سڵاو هاوڕێیان. تەڵانەوە چەند ڕۆژێ پێش ئێستاکانە ینی هینیەکەم کرد شتێکم نووسیبوو لە فەیسبوک لەسەرەوەی کە بابەتێک لەسەر ترانسفۆرمیشن و کۆردینەی سیستم و ئەو شتانە باسەکەم. ترانسفۆرمیشن واتایچی، کۆردینەی سیستم واتایچی، حەوت پارامێتەر واتایچی، چی کاتێک دەتوانیت ئەم شتانە بەکاربێنیت، چی کاتێک بە ڕێگەی ڕاست بەکاردێنی و چی کاتێکیش هەڵەیە بەکارهێنانی. ئیتر ڕاستیەکەی مەزموعەیە کۆمەڵی برادەری زۆر پرسیاریان کردبووی ترچی لە ڕێی نامەی دەنگیەوە یا چی لە ڕێی مێسەجۆ لە ڕێی مێسنجەری فەیسبووکەوە شتیان بۆ ناردوم. ئیتر بابەتەکان پرسیارەکان زۆر بوو. ئیتر تەقریبەن جۆم لە هەمووی گرتووە. ئیتر ئەمە ئێستاکانە شتێ باسکەم، ینی جوابی هەموو ئەو کەسانە بەمەوە، یعنی جوابی ئەوانە بەمەوە، جوابی ئەوانەشی کە با بڵێن ئەو پرسیارانیان لاگەڵاڵە بووە بۆی بزانرێت شتەکان چۆنە، یانی ئەم بابەتە چییە، چۆن ئیشەکات. چکە بەڕاستی خۆی بابەتێکی زۆر زۆر هەڵەوزە. ترانسفۆرمیشن و کۆردینەی سیستم بابەتێکی هەروە سانە نییە. ئەبێت تۆ بە ڕێگەیەکی تەواو بەکاری بێنیت. تۆ ترانسفۆرمیشن و کۆردینەی سیستم واتایچی؟ تۆ ترانسفۆرمیشن کاتێک ئەکرێت، ئێتە تۆ طریقەی ترانسفۆرمیشن بڵێن تەحویل، یعنی گونجانی پلانێکی کۆن لەگەڵ تازە، یا گونجانی پلانێکی لۆکاڵی کۆن لەگەڵ سیستمی تازە کە بە GPS، یا با بڵێن تۆ لۆکاڵیەک بە تۆتەڵ دروست دەکەیت، چۆن ئەیگونجێنی لەگەڵ داتای GPS. چکە ئێستاکانە زیاتر بابەتەکانی دنیا بڵێن دنیا هەمووی بۆ بە GPS و بە ڕەقەمی گەورە بۆی بتوانێت ئەو کاتە و داتایانە لەسەر GIS، لەسەر ئارک ماپە، لەسەر ئارک پرۆ، هەرچیەکە دایبەزێنی تۆ شوێنی خۆی بگرێتەوە. چکە بەڕاستی ئەو بابەتە ئاڵۆزە، ینی تۆ لە هەموو حاڵەتەکانە ترانسفۆرمیشن کە ئەەکەیت، ئیتر تۆ طریقەی حەوت پارامیتەریش خۆی ڕێگەی زۆر زۆرە. تۆ بە چی ڕێگەیەک ئەو ترانسفۆرمیشن ئەەکەیت؟ ئێستا باسی ئەوە شەکەم، ینی تۆ کێشەکانی چییە، کێشەی چی و بۆ دروستەوێت، ینی کە تۆ ترانسفۆرمیشنەکەی ئەبێت چۆن بیکەیت. خۆی ترانسفۆرمیشن ئەنی پرینسیپی ئیشەکەی ئەوەیە تۆ دێیت سیستمێکی لۆکاڵی کۆنتەیە ئەیگونجێنی لەگەڵ سیستمی تازەوەکو باسم کرد. تۆ لە هەموو حاڵەتێکە ئێستاکانە بۆ نمونە با بڵێن من ئەم پلانی ئەم منتیقەیەم لە بەردەسایە، ئێستا ئەمە پلانێکم لە بەردەسایە بە ڕوونکردنەوە ڕوونێکەمەوە باشترە، ینی وەکو شتەکان هەر باسکەم ڕەنگە ڕوون نەبێت. ئێستا پلانێکی ئەم منتیقەیەم لە بەردەسایە، من ترانسفۆرمیشنەکەم. بزانین ترانسفۆرمیشن چۆن ئەکرێت و چۆن تەواو و بە چی شێوەیەکی شاڵێ. طبعا ئێستا ئەگە دیقەتی ئەم کۆردینێتانەی بن لێرە لە خوارەوە لە کۆماند باڕەکەیە دیارە 50629 ئەمە بۆ ئەم ناوچەیە بەڕاستی خۆی بڵین لە سیستمی GIS، لە سیستمەکەی لای خۆمانە بە سیستمی تازە نەمان بوو، ینی نییە حدودەکان تەسبیتی حدودەکان نیمانە. ئێستا بێت من چی بکەم؟ ئەبێت ترانسفۆرمیشنی بۆ بکەم و لەگەڵ ئەم سیستمە تازەیە بیگونجێنم و لە GIS ساسێ بیکەم. ئێستاکان ئەگەر خۆی ئەم پارچە زەویەیە یانێ هینکەنە یانێت خانوێتیا بکەم، خۆی ئەگە دیقەتیش بێن ئێستاکانە سەیری ئەم پارچە زەوی و ئەم مەجموعە زەویەیە، ئەمە خەریتەی کۆنێتی کە بەدەست سکێچ کراوە. ئەگە دیقەت بن لە ساڵی 1938 22/1938 ینی ئیفراس کراوە مازە، نی پێش ئەوەیە کە GPS و هەتا تۆتاڵیش نەبووە ئیشەکانیان چۆن کردو. چکە بەڕاستی ئیشکە لە وڵاتەیە کراوە هەموو کات بە شەبەکات کراوە و شەبەکاتی لۆکاڵیان دروست کردووە. ئیتر بۆ هەر شارێک و شەبەکەیەگە شارەکە گەورە بوو بێت چەند شەبەکەیەکی لۆکاڵیان دروست کردووە. ئەگە شارۆچکە بێ بۆ شارۆچکەکە خۆی شەبەکەی لۆکاڵی دروست کراوە. ئیتر بینی شارەکان هەمووی لە ڕێی شەبەکاتی لۆکاڵی بچووکوشتەوە هەمووی بەستراوە بەیەکەوە. یانی ڕۆژەش ئاکۆ ڤیدیۆیەکی زۆر باشی کرد لەسەر بڵێن سیستمی ئەمریکا چۆن کراوە. ئەگەر دیقەتاندا بێ باسی سان فرانسیسکۆ بڵێن زۆنی باشووری ڕۆژ ئاوای ئەمریکای کرد، لەو شارانە چۆن هیچ کراوە، داتومیان چۆن دروست کردووە، کۆردینەی سیستم بۆ هەموو شارەکە دوای لە ناو شارەکە. لێرەش بە هەمان پرینسیپ، یانی ئەمە خۆی پرینسیپی ئیشەکەی ئەمەیە لە وڵاتانی پێشکەوتووە، یانی هەمووی بەم شێوەی ئیشەکە. تۆ ناکرێت بچی GPS بە UTM بەکاربێنیت و هەنێ طریقات. ئێستا باسی ئەوە شەکەم کە تۆ طریقەی بەکاردێنی هەڵەی چییە، یا کۆرسێکت داناوە لە مەسافەیەکی 20 کیلۆمەترەوە چی داتا ئەدەی بە GPS، باشە تۆ کۆرسەکەت بە چی سیستمێت
پێناسە کردووە بەچی سیستمی داتا دێ بە GPS بە UTM پێناسە کردو بە UTM داتا دێ بە GPS ئەمە کێشەکەیە UTM یعنی ئەو ڕۆژە ئاکۆش لە ڤیددیۆکەیان نازانم مەگەرەوەی لەو سەیری کرد بێت ئەوە شوێنەی بینیوەتوانێت سەیری کاتەوە ئەنی بەڕوونی باسی UTMەکە کێشەی UTM ینی خۆی دراسەیەکی کردووە 49 بۆ 53 سانتیمتر زەعفم لە پلانە بۆ دروست بوو بە پێ و دراسەی کردومە 49 بۆ 53 سانتیمتر لە کیلۆمەترەکە زۆر زۆرە ئەمەیە کێشەکە تۆ تووشی ئەنواعی کێشەی دیستۆرشن و هینە بیت ینی داتا تێکەڵە بێ هیچ شتێکت بۆ یەکلا ناکرێتەوە ئیلا ئەبێت GPS ینی زۆر جار پێداگری لەسەرەکەم ئەبێت سیستمت هەبێت هەم سیستمی پلان هەم سیستمی جیۆ ئیلیڤیشن تعریفیکەی پێناسەیەکەی بە GPSەکە بڵێ بەم سیستمیشم بۆ بکە ئاژینا ئەو سیستمانەی لە GPS هەیە هەمووی سیستمی تەقریبیە ئەو ئیشەی پێیەکرێت ناچێتە بواری ئەندازەی ڕووپێویەوە کە تۆ هەمووی تێکەڵە بێستە هەموو زانین لە شارێکی وەکو سلێمانیان بڕۆن بپرسن هەمووی کێشەی هەیە بڕۆ لە GIS بپرسە ئەڵێ داتا هیچی ناچێتەوە سەریچ چۆن شتیوابیانی تۆ ماقولە بە تۆتەڵ ئیشێ بکەی ڕقەمێ با بە GPS ئیشێ بکەی ڕقەمێ با بیبیتەوە سەر GIS لە GIS ئیشکالت بۆ دروستکە خۆی GISیش بەڕاستی بەو شێوەیە کە لە کوردستان لە سلێمانیشی پێکرێ هەڵەیە ینی تەواو هەڵەیە تۆ GISیش ئێسەوە پیشانم ماوەکەڕێت ئەگەر مەجالی شەوێ ڕۆژێکی تر ڤیدیۆ لەسەر سیستمی GISەکەی خۆمانەکەم لە GISیشە هەتا ئێمە کە GIS بەکاردێنی کۆردنێ سیستمەکانی سویدی تیا سەیف کراوە ینی هەز داتایەکە بینە سەری یەکسەر بەو کۆردنێ سیستمەوە وەرێگرێت و تۆ ناکرێ بە تۆتەڵ ئیشکەی بیبیتە سەر GIS زەعفە هەبێ بچی بە GPS ئیشکەی زەعفە هەبێ هیچی نەچێتەوە سەر ینی تۆ لێ لە وڵاتەیە لە بەهەش تەکنیکی ئیشەکەی لەگەڵ GIS و شتە هەمووی چێتەوە سەر یەک بابەت ینی ئەمەیە بابەتەکە ینی تۆ بە UTM کە داتا بەکاردێنیت کێشە و ئیشکالاتە زۆر زۆر بۆ دروستەکە کێشەکەی چێتەوە لە هەموو حاڵەتێکە سکێل فاکتەرە کاتە چی ئەکاتە گریت دیستانس لەسەر گراوند دیستانس گریت دیستانسەکە چییە بەچی شێوەیەکی شەکەی گریدەکە تۆ UTM بەکاردێنیت تەمەن UTM خۆی سیستمی گریدە ئەی گراوند دیستانسەکە چیە با بڵێن بە تۆتەڵ لۆکاڵیەکەت کردووە گریمان تۆ با بڵێن لە مەنتیقەیە تۆتەڵێکت لێرانەیە داناوە نقطەیەکە هەیە لێرانەیە نقطەیەکی تر هەیە لێرانەیە با بڵێن بە لۆکاڵی بە 1000 ئیشەکەی ئەمە تۆتەڵەکەت ئەی خوێنیتەوە با بڵێن بینی تۆتەڵەکەت بۆ ئەم نقطەیەت کە ئەی خوێنیتەوە ئەمەد بە 1000 داناوە ئەمە ڕفلێکتەر بە ڕفلێکترە داناوە ئەی خوێنیتەوە ئەم سێ خاڵە با بڵێن بینی ئەمە بۆ ئەمە 200 مەترە تۆ بە تۆتەڵ ئەی خوێنیتەوە 200 مەترە بە GPSیش ئەبێ 200 مەتر بێت تۆ ناکرێ بڵێ 200 مەتر و 20 سانتینە کە تۆ لە سلێمانێ وەکو دیارە ڕوون لە سیستمی UTM 49 ینی تۆ هەتا مەسافە و دوی بێ زەعفەکە زیاترە یا تۆ سەیرەکە یانێک کەسێ ئەڵێ من ئیشەکەم نقطەیەکی داناوە لە 100 مەترەوە لە 100 مەترە ئەو شتانە زۆر دەرناکەوێت بڕۆ تۆتەڵێ دانێ یا شەبەکەیەکی تراڤەرز بۆ خۆ دروستکە بە کۆمەڵێک پۆین با مەسافەی بڵێن 2 کیلۆمەتر ئاوا بڕۆیت 2 کیلۆمەتر ئاوا بێتەوە ئەو کاتە بزانە تووشی چی دەکە ئەنی خۆی تۆ ئەمە کێشەکەیە تۆ لە هەموو حاڵەتێکە کە حەوت پارامیتەریش بەکاردێنیت پرینسیپی حەوت پارامیتە کە بۆ ترانسفۆرمیشنی کۆردنەی سیستم بەکاری دێنیت ئەبێت وەکو باسم کرد تۆ چی بۆ دروستە بێت حەوت پارامیتەر دڵتا X هەیە دڵتا Y هەیە دڵتا Z هەیە ڕۆتیشنی X ڕۆتیشنی Y ڕۆتیشنی Z لەگەڵ سکەڵ فاکتەر یعنی تۆ ئەگەر لێرانە بۆ ئێرە بە تۆتەڵ با بڵێن 200 مەتر بێت بە GPS 200 مەتر و 20 سانتینە با بڵێن 10 سانتینە تۆ ئەو 10 سانتینە و 20 سانتینە زیایە یا کەمترە کە بە GPSەکەی خوێنیتەوە بۆ دروستە بێ ئەوە دڵتا X و دڵتا Y وە دروستەکات لە هەمان کاتا ڕۆتیشنیش بۆ دروستەکە ئەلیڤیشن واز لێبێن ئەلیڤیشن هەر ناکرێت ئەلیڤیشن بابەتی جوێید و بابەتی گراویتی زۆر هەڵەزە بە GPS هەر ناتوانانی کۆنتڕۆڵیت من بەس باسی پلانەکەم است پێتر کە تۆ دێیت لە هەمان کاتا سکێڵ فاکتەر هەیە سکێڵ فاکتەری ژەڵ بوت وەکو وتمە کاتە گرید لەسەر گراوند لە هاوکێشەی حەوت پارامیتەرە گریدەکە چییە بە GPS ئەی پێویست ڕقەمێک دەداتێ گراوندەکەت شەبەکەیەکە دروست کردووە ئەی پێویست مەسافەکانی تەواو تۆتەڵەکە تەواوە پرینسیپەکەی تەواو بەستۆ GPSەکە کێشەیە
یعنی تۆ ئەم دیستۆرشنە ئەم شێواندنەی داتای GPS کە بە UTM ئیشی پێ ئەەکەیت هەڵەیە کە تۆ دێیت حەوت پارامتەریش بەکاردێنی ترانسفۆرمیشنەکەیت تۆ ناکرێت سیستمێکی لۆکاڵی مەزبوطی هەیە با بڵێن بینی ئەم دوانە بەواقعی 200 مەترە تۆ دێی ئەچی بەلایەکتر بە GPS پێوی 200 مەتر و 20 سانتینە ئەمە هەڵەیە یعنی تۆ ترانسفۆرمیشن پرینسیپەکەی چیە ئەمە بە لۆکاڵی دادناوە ڕقم ئەمە هزار ئەمە ڕقمێکە ڕقمێک چووکە ئەتەوێت بیگونجێنی لەگەڵ سیستمی GPS تۆ دەی ترانسفۆرمیشنەکەی داتاکانی بە GPS وەرگرتوەوە کە ترانسفۆرمیشنی بۆکەیت ئەڵێ ئەو داتایان بوو تەحویل کە بۆ بە داتای GPS تر بە حەوت پارامتەرە بە هەست طریقەیەکە یعنی تۆ لە هەموو حاڵەتەکانە ئەبێت قیاساتت تەواو بێ هەم بە تۆتەڵ هەم بە GPS ئەو کات حەوت پارامتەر ئیشی خۆیەکە ئەگەرنا ئیشی خۆی ناکات چونکە تۆ دوو سیستمت داوەتێ سیستمێکی وەکو باسم کە تەواو سیستمێکی هەڵە ئەو دیستۆرشن ئەو فەرقە دروستە بێت چی لێکەی هەموویە شێوێنیت ئێتر تۆ بیر بکەرەوە سێ نوقتە و داناوە مەسافاتی گەورە وەرگرا یەکی ئیشەکە تۆ ئەمەیە کێشەکەی تۆ ناتوانانی بڵێ من ئیشەکەم لەو مەسافەیە ئیشکالم نییە ئیشکالە زۆر زۆرە و کێشەشی زۆر زۆرتیایە ینی من دڵنیام تۆ لە شارێکی وەکو سلێمانیە سەرەڕای UTM گراڤیتی مۆدۆیل گۆڕێت تۆ ئەو ئاڵۆزی ئەو دیستۆرشنەی کە بەهۆی فەرقی ئیلیڤیشن و بەهۆی بابەتی بڵێن گراڤیتی مۆدێل و UTM بۆ دروستە بێ ئەم هەموو ئیرەرە بە چی چاکەکەیت یعنی تۆ سەیری کە تۆ دێیت بە UTM ئیشەکەیت ئەچی ترانسفۆرمیشنەکەی هەڵاکەیت یعنی ئەمە هەموویە بێ بە هەڵا یعنی تۆ ئەوە حەلت نەکردووە دوایەوە تۆچی ئەو نقطانە بە GPSەکەیتەوە تۆ بە UTM هێنێ کردووە ئەو کاتە ئیرەرێکی زیاد و کەم تەداتی ینی شتەکان هەمووی تێکەڵە بێت تۆ ناتوانانی بڵێ من بەم شێوە ترانسفۆرمیشنەکە ترانسفۆرمیشن لە هەموو کاتێکە لە هەموو حاڵەتێکە ئەبێت لە بینی دوو سیستمی تەواوە تەحویل بکەیت نەک بڕۆی سیستمێکی لۆکاڵی مەزبوط ئەبێ بچی سیستمە بە UTM دانێ بڵێ ئەوە تەواوەوە کێشەی نییە ئەوە سەر لەبەری هەڵەیە یعنی ئەوەیە خۆی پرینسیپی ئیشی ترانسفۆرمیشن حەوت پارامیتەری تر حەوت پارامیتر ڕێگەی زۆرە چیە هێلمەرتە ئەفینە بورساوەڵ فەنازان چیە کۆمەڵی ڕێگەی زۆری هەیە بەسی ڕێگەیەکەوە لە هەمان کاتیشا تۆ حەوت پارامیتەر کە بەکاردێنی طریقەی هەیە نوعەتی هەیە بۆ ڕووبەری بچووکە هەیە بۆ ڕووبەری گەورەیە دایسە باسی ئەوە شەکەم کێشەی چییە تۆزێشتر باسی ئەوەکەم ئەو ترانسفۆرمیشنەی کە لە شاشەی GPS ئایکێ کێشەی چییە ئەبێ بە چی ترانسفۆرمیشن بکەیت ترانسفۆرمیشنی شاشەی GPS ئیتر لە شاشەی GPS ئێستا بڵێن من جیازی تۆکۆن بەکاردێنم ناوی ترانسفۆرمیشن کۆردینەی سیستم لە لای کاشتێکی وایە لە ترین بەڵ هەر ناوەکانی نزیکە شەریکاتی تر هەیە ناوی ترانسفۆرمیشن با بڵێن کالیبرێشنە نازانم چی ئیتر هەرێکی نایەکێ بەس پرینسیپەکە یەک پرینسیپیانی تۆ کە ترانسفۆرمیشنەکەی ئەوەیە ینی حەوت پارامیتەرەکەی خۆ تۆ هیچ شتێکی تریانتیان نەکردووە ئێستا با بڵێن بە ئەم نقاطانە بکوژێنەوە مەچکە ئیشم پێی نییە ئێستا من ئەم پلانم لە بەردەستایە تەبەن ئەمە وەکو باسم کرد لە 1938 ئیفراس کراوە ئەم منتیقەیە هیچ شتێکیمان نییە طبعا ئەم لۆکاڵە ئەگەر ئێستاکانە دیقەت بین ئەم پارچە زەویە ئەمە ئەحداسی لۆکاڵەکانێتی هەتا تەعریفی لۆکاڵەکانی هەتا ڕووبەرەکەی چەندێکە ئەم پارچە سوورێ هەمووی کراوە درێژەی سکێچێکی جوان کراوە لە 1938 سەریکە ناتون بەزەم لۆکاڵیانم لە ئەکسل فایلە نووسیوەتەوە بە تێکس فایل ئەکسپۆرتم کردو لە سیڤڵا کردومەتەوە ئەمە ینی نقطەکانەوەی هینم کردو ئێستا ئەگەر دیقەت بین جا سەیری کە ئەڵێن نقطەی 56 کە نووسیمە لۆکاڵ ئەم نقطەی حدودیە تەسبیت حدودە کراوە بە ناوی JR ئەمە بە کوردی پێڵێن بە سویدی پێڵێن VR یعنی یان ڕێڕ ینی بۆری ئاسن ینی بۆریەکەی ئاسنە ژەنگەکانەک بۆری گاڵڤەنایز ینی بە کوردی ئەگەر پێ زیاتر وەردیکەیتەوە یعنی تۆ سەیرەکە ئێستاکانە لێرانە نووسراوە 153 لۆکاڵ HB ئەمان پێڵێن هۆڵێ هۆڵ ئیباری ینی تایۆرە شاخە ناجوڵێ تایۆرە شاخێکی گەورەیە بە درێل کون کراوە کونێکشتیایە سابتە ئێستا ئەم نقطەیە بە هەمان شێوە 282 تر ئەمە هەمووی تەعریفی هەیە هەمووشی ئەگەر دیقەت بن چوومە هینم هێناوەتەوە ینی پلانی کۆنم هێناوەتەوە ئەبێ سەیری مەسافاتکەم ئێستا سەیریکەم ئەم مەسافەیە بینی ئەم دوو نقطەیە 329.24
ئەبێت لێرانەیە 49.24 ئەمە پێش تەحویل تەبەن ئەمە بە لۆکاڵی یعنی سەیرێکم زان چۆن کراوە 49.24 ئێستا با بڵێن ئەمە ئارکێکە ئەڵێ ڕێدیوسەکەی 250 بەس درێژی ئارکەکە 69.35 ئەگەر ئێستاکانە بیەمێ ئەمە تام ئارکەیە 69.35 ئەوەتە لێرەش داوێتی ئەوەت 69.35 ینی ئەحداسیاتەکانم نووسیوەتەوە هەمان قیاسیدا و هەمان ڕوبەریش مەداتەوە ئێستا با بڵێن ئەم پارچە زەوێمان هەیە لێرانەیە ئەم پارچە زەوێەوەتە بزانین لێرە ئێریاکەی چەند ئاڵێ 2240.8 کوادرات مەترە بە سیوبێ ئەمەش ئەحداسیاتەکانیەتی ئەمەش تەعریفی پۆینتی نقاتی حدودیەکانیەتی چیاگە دیقەت بە نووسراوە مارکێری 2240.8 ئەمە 2200 لێرە لە پرۆپەرتی سەیرێکی 2240.8 3 ملیمەوە هیچ نیە فڕیان ناوەتە دەرۆچکە حسابی لە ئێریاناکە ینی دیقەت بن 938 ئیفرازی ئەو زەویانە کراوە چەند بە دەقیقی کراوە ئەو کاتە تۆتەڵیش نەبووە تەکنیکە تازانەش نەبووە بە سیان هەبووە شەبەکاتی مەزبوط بە سێدۆلایت و بە مەترە ئیشیا کردووە ئاها بە دیقەیش کراوە ینی تۆ هەر شتێک لەمانە بگریت هەمان قیاسەداتەوە ینی کێشەت نییە هەم ڕوبەری تەواوە هەم دیستانسی لایەنەکانی تەواو لای بڵین درێژی پانی زەویەکان تەواوە ئێتە تۆ سەیرەکە ئێستا زەوی تێ بەم شێوەیە لە هەر و خوار و خێس و شتایتر بم یا سەیرەکە ئێستان زەویە ئێستا مام زەوێ لێرە نووسراوە 1843.2 مەتر مڕەبع کوادرات مەتر کلیکێک لەسەر پرۆپەرتیکە 1843.21 سانتیمەتری مڕەبع حسابی بۆ ناکرێ وەڵحاڵی نیان نەکردو ینی سەیری کەم زان چەند بە دیقەیش کراوە جاوەکو باسم کرد ئێستا من لەم ناوچەیە طبعا چیم هەبوو ئەبێ ترانسفۆرمیشن بۆ ئەمە بکەم طبعا ئەمە کە چوومە مووقع ئەبێ بڕۆم کۆمەڵێ نقاط بدۆزمەوە شەرت نییە هەمووی بدۆزمەوە خۆی تا نقاط زیاتر بدۆزیتەوە باشترە بۆ ترانسفۆرمیشن بەڵام کە چوومە مووقع تەنها 3 خاڵم دۆزیەوە هەمووی فەوتا بوو ئەمەم دۆزیەوە 96 لۆکاڵ ئەم نقطەیەم دۆزیەوە 154 هۆڵ ئیستێن بزات کوونەکەم دۆزیەوە لەسەر لاپاڵی شاخێکرا بوو و ئەمەشم دۆزیەوە هۆڵ ئیباری هۆڵ ئیستێن تەقریبان یەک شتە ئەم 3 نقطەیەم دۆزیەوە ینی تۆ سەیریکە کە تۆ من ترانسفۆرمیشن بۆ ئەم ڕوبەرە گەورەیەش ئەکەم ئەگەر ئێستا من یاک دوو ئەم 3 نقطەیەم بدۆزیایەتەوە نەمەتوانی ترانسفۆرمیشنی بۆ هەموو ئێریایەت لێ بکەم چکە تۆ ئەگەر 1 سانتیمەتر لەم مەسافەیە لەم ڕوبەرەیە ئەگەر 1 سانتیمەتر لە دیسانسەکانە فەرقی هەبێت کە من ترانسفۆرمیشنی بۆ بکەم با بڵێن لەم نقطە دوورە ئەمە زۆر فەرقەیەت ینی ئەو کاتە ئەم مەسافەیە لێرە بۆ ئێ هەمان شتم نایەتەوە ینی حەد الئیمکان ئەگەر من ئەوانەشم بدۆزیایەتەوە نەئەچوم بەکاری بێن نقاتی تر هەیە لە منتیقەیە چوم ئاکتیڤ ئەگەڕام منتیقەی دوورەکان ئەیهێنم هەمووی ئەحداسیاتەکەی هەیە هەمووی ئەحداسیاتی هەیە ترانسفۆرمیشنم پێکردەوە ینی حەد الئیمکانە بێ تۆ بچیتە مەسافەیەشی دوورتر بۆی ترانسفۆرمیشن بکەیت بۆی کۆنتڕۆلی ناوچەکەت بکەیت زاتابان ئێستاکانە کە من چوومە مووقع وەکو باسم کرد ئەو 3 نقطەیەم دۆزیەوە کە ئەو 3 نقطەیەم دۆزیەوە هاتم بەکارم هێنا بۆ ترانسفۆرمیشن بۆ تەحویل ئەگەر ئێستا دیقەت بین لێرانە ئەوت کۆردینێتەکانی کۆردینێتی لۆکاڵیە لە خوارەوە تاشی زۆڵەنم دیارە طبعا لێرانە ئێستا ترانسفۆرمیشنێکم بۆ کردووە ئەمەت ئەنی دیقەتی ئەمە بن ئەوەت ینی ئەم نقطەیەم دۆزیوەتەوە 96 SWE ئەمە سوێر ڕێفنەوە و 912 بەم سیستمی لای خۆم نووسیمە ئینمێتمێ تۆتاڵ ساخن بە تۆتەڵ ئەمەم وەرگرتوەوە ئەمەم بە GPS وەرگرتەوە شوێنەکەی بەرز بوو ڕوود بوو کێشەم نەبوو شەبەکات بەقۆت بوو تقریبا 3 دقە GPSم لەسەردانا بۆی دقیق پێوە ئەمە شەماشێوە دارستان بوو بە تۆتەڵ وەرگرتووە و تۆتەڵیشم کەسێت کردووە بە دووفەی سێتم کردووە بە 3 نقطە سێتی جیهازەکەشم کردووە بۆ ئەوەی کۆنتڕۆل ڕۆتیشنیشکەم یانی تۆ سەیریکە تۆ کە دێ ئیشێکەکەیت لە کوردستانیش سیستمێکی لۆکاڵی دانی بۆ خۆ تراڤەرسەکەی زۆر مهمە بە چی جیهازێکەکەی دیقەی جیهازەکە چەنە چی ڕفلێکتەرە بەکاردێنی ڕفلێکتەر چۆن بەکاردێنی تۆ چی ڕفلێکتەرێکی ئادیێنیت بە ڕێنسپۆڵێکەوەی بەستیت
تۆتەڵێکی داناوە خوێنی تۆچی ترانسفۆرم تۆ جارێ لۆکاڵەکەشت خۆی غەڵەتە یعنی ئەو شەبەکەی ئەو لۆکاڵی ئەو کە دادناوە ئەوەشت هەڵەیە چکە تۆ ئادەسەی شەبەکات کە بتێ ئیشورد بکەی ڕفلێکتەری تایبەتە تۆ ئەو ڕفلێکتەرەی کە لە بازاڕە هەیە با بڵێن لایکای سێرکەوت پریزن ئەگەر ئۆریزناڵی لایکات بێت ئەگەر شەریکەی لایکات بێت باسیۆ ناکەم لە سین و نازانم لە چی وڵاتێ بکرارێت کۆنستانتی خۆی هەیە بەڵێ کۆنستانتەکەی 35.5 بەڵام تۆ سێرەکەی ئەو ڕفلێکتەرە لەگەر ڕفلێکتەری تایبەت بە دروستکردنی تراڤەرس و شەبەکات فەرقەکەی زۆر زۆرە ئەو ناچێتە $50 سێرەکەی عادەسەیەکی کە بۆ ڕفلێ بۆ تراڤەرس و شەبەکات بەکاری دێنی تەنها شوشەکەی زگە لە کیت و وردەکارێکە یانی تەنها شوشەکە سعری ئەچێتە 13-14 وەرەقە بۆ ئەم $50 بۆ ئەو 14 وەرەقە یعنی ئەو فەرقە زۆرە بۆ تۆ لە ڕفلێکتەرە شتێکەیە ڕفلێکتەر دیقەی ڕفلێکتەر لەسەر سێوەسێت یعنی تۆ کە تۆ ڕفلێکتەرە خوێنیتەوە کە تیشکی تۆتەڵەکە لێدا ئەگەڕێتەوە ڕفلێکتەری عادی کە تیشکی تۆتەڵەکە لێدا لە 100% نایشکێنێتەوە ئەو گۆشەی کە ئیشکێنێتەوە گۆشەکەی سفر نییە یعنی لادانێشتایە هەتا دوور بیت مەسافەکەت ئیرەرەکە زیاتر بێت ئەمەیە فەرقی ڕفلێکتەری باش و چاک ئینجا تۆتەڵ چی تۆتەڵێک بەکاردێنیت بۆ ئەو تراڤەرسەکە ئەیکەیت تۆ ناتوانانی بە هەموو تۆتەڵە ئیشکەیت تۆتەڵێکی لایکای با بڵین TS60 سعری $50,000 تۆ ماقولە یعنی سەیرەکە MSیشی تۆپکۆن سعری $50,000 ترین بڵهەیەتی ES مۆدێلێتی ئەمانە بڵێن 0.5 سانیەیەکە سعری ئەچێتە $60,000 تۆ ئەم جیاوازیە زۆرە بۆ تۆ تۆتەڵە بەکاردێنی 20 وەرەقەیە تۆتەڵە 6 دەفتەرە تۆ بێ بزانیت ینی ئەم فەرقە زۆرە ئەوەیە ئیشی ورد شەبەکاتی ورد بەواکرێ تۆ ناکرێ بچیت تۆتەڵێکی شەریکێکی خراپ بەکاربێنی بە ڕفلێکتەرێکی خراپ جیازێکی داناوجارێت تراڤەرسیشت بۆ نەکردوت ئەو جیازانەی کە لە کوردستان ئەو تۆتەڵانە لایکا ناڵم چکە بەڕاستی لایکاترین بڵتۆکۆن ئەوەش هەمویان نا کە تۆ ئیشی تراڤەرس ئەەکەیت شەبەکات ئەەکەیت بۆ ڕوبەرێکی خۆت بۆی کۆنتترۆلی ئیشت بکەیت نابێت جیهازەکەت دیقەی لە 1 سانیە زیاتر بێت باسی عادەسە ناکەم ینی عادەسە هەر ئەبێ عادەسەی باش بێ باسی جیهازەکە دەکەم ینی جیهاز ئەبێت لە 1 سانیە زیاتر نەبێت دیقەکەی تۆتەڵە ترین بڵە حەجی هازێ بەکاردێنی و بەچی شێوەیەکیش تراڤەرسەکەتەکەی چکە تراڤەرس بەلایەنیش بیکەی ئیشکالی زۆرە طریقاتی زۆرە بەچی شێوەیەک تراڤەرسەکەی بە چەند شێوە ئەی خوێنیتەوە بۆی ئیرەر کەم بکەیتەوە ینی تۆ ئەمە ئیشەکەیە کە شەبەکات دروستەکەی جا دوایەوە تو ئەم شتت کە بە وردی دروست کرد کە هاتی تۆ بە UTM GPS بەکارهێنا ترانسفۆرمێشنی کرد وەک وای هیچ نەکرد بێت چکە تۆ ئەو ئیشە وردە کردەوە بە تۆتەڵ تەواوی تەواوە ینی کە با بڵێن کلۆزیەکەیتەوە تەواو بەو جیازانەی کە لە کوردستان خەڵک زۆر بەکاردێنی بۆ ڕفلێکتەرانە ئێستا زۆر کەس دەڵێ من ئیش بە تەواوەتیەکەم بەڵام با بڕۆ لە موقعەکە لوپێ دروستکە بۆ خۆی 2-3 کیلۆمەتر بێت لە نقطەیەکەوە هەر بەلاین هەسێت و بچێتەوە با کلۆزی کاتەوە دوایی با بڕۆ لە بەرنامەی سیڤڵە بە ئەجەستمێنتی تراڤەرس سەیریکە بزانم چەندێ فەرقێت تووشی هەڵەی وایە کات تەسەوور ناکات یعنی ئەوەیە کێشەکە تۆ ئەگەر حەد لێمکان ئەو شەبەکەی بە لۆکاڵیش دروستیەکەی بە تۆتەڵ بە جیازی دقیق بە ڕفلێکتەری دقیق ئەبێت تەواوی تەواو بێت تۆ کە ئەجەستمێنتی بۆ بکەیت حساباتی تراڤەرسەکەیتر بۆ دەرەکەوێت چەند سانتیمیتر هەیە ئەو شتە وردەش بکەیت کە GPS-ت بە UTM بەکارهێنا یعنی هیچت نەکرد یعنی تۆ دەی ئەڵێ ئەم سیستمە باشە کە دامناوە تەحویلی بکە بۆ ئەم سیستمە بۆ تۆ قیاساتەکانی فەرقی ئەم قیاساتە چییە کە هەموویە شێوێنێ یعنی ئەمەیە کێشەکە تۆ UTM سیستمێکی تەقریبیە بە هیچ شێوە نابێژی پێ بکرێت ئەنجا بابێمەوە سەر بابەتەکە ئێستا با بڵێ من ترانسفۆرمێشنم بۆ ئەم ڕوبەرەکە دۆ ئێستا ئەگەر دیقەتی ئەحداسیاتەکانی بن ئەحداسیاتی گەورەیە ئەوتە لە خوارەوە ڕقەمی GPS طبعا کە تەحویلی ترانسفۆرمێشن شتم کردوتەوە سەیری ئەم مەسافاتانم کردوتەوە ئەنجا شتێکی تریشێ طبعا لە مؤسسەی مەساحەوە کە من ئەم ترانسفۆرمێشن ئەکەم بە بەرنامەی تۆپۆکات دەیکەم ئێستا باسی ئەوە شەکەم ئیشکالێکم بۆ دروست بە بەرنامەی تۆپۆکات یعنی تۆ ترانسفۆرمێشن کە ئەیکەیت ئێستا لە سویدا ترانسفۆرمێشن کە با بڵێ من ترانسفۆرمێشنەکەم بۆ پلان
لە خۆمە بۆم نییە ترانسفۆرمیشن بکەم ئەبێت لیسنسی مؤسسەی عامەی مەساحەی سویدیم هەبێت یعنی ئەبێت لەقەبی سپیشیالیستم هەبێت چونکە حد الإمکان ئەگەر من لەقەبی سپیشیالیستم نەبێت کە ترانسفۆرمیشنیش بکەم کە ترانسفۆرمیشنەکە یکەم طبعا ئەبێ ئەم فایلە DWG لەگەڵ راپۆرتەکەی کە بڵین لە بەرنامەی تۆپۆکات کە ترانسفۆرمیشنەکە ئەو مەزال هەبێت لە مەزالێکە دیدوێ لەسەرەوەشەکەم ئەو راپۆرتەم یەکسەر کە ترانسفۆرمیشنەکەم ئەو راپۆرتەم بە PDF بۆ سەیڤەکەت ناتوانانی بۆی نەتوانین دەستکاری کەیت سەی پارامیتەر و شتێکە حد الإمکان من ئەمە فایلی PDFەکە ئەبێ هەردووکیان هاوپێچ بکەم بە میل بینێرم بۆ مؤسسەی مەساحات چونکە لەوێ سەیریەکەن بۆی هەیە من یعنی تۆ سەیریکە کە من حد الإمکان ینی لەقەبی سپیشیالیستیشم هەیە کە تایبەتە بە کۆردینەی سیستم و ترانسفۆرمیشن یعنی لیسنسیشم ئینجا نیشانەکەم و لە هەمان کاتیشا کە ئەینێرم مؤسسەی مەساحات سیستمەکان وایە لە هەموو سویدا ئارک ماپەکان ڕەتە بەیەکەوە لە ڕێی سەرڤەرەوە من ناتوانم ئیدیتی حدودی عرض بکەم یا ئەم نقطانە تعریف بکەم ئەینێرم ئەوانە ئێستا من بەرنامەی GIS کە بەکاردێنم ئیدیتی خانووەکەم ئەو شتانەوە کێشێنێ بەس حدودی عرزەکان ئیلا لە مؤسسەی مەساحەوە کرێت یعنی من ناتوانم ئیدیتی کەم ناتوانم نقطە بجۆزمە و نقطە بە عرزی خۆمدانێم بۆی ئەڵێ ئەم وادی دەکاتەوە نەوەک ئەو کەسەی ئیشەکات ئەم ساحب ئەرزە ڕێکەوە لەگەڵێ بڵێ و نقطەیەم بۆ بجێزەرەوە تۆزێ تۆیتر شتە ڕۆیات بۆی کۆنتڕۆڵی ئەوە بکەن ئەو شتە دروست نەبێ ئەمەیان کردووە ینی ئیلا خۆیان ئیدیتیەکەن سەیڤەکەن لە سیستمەکە کە سەیڤیان کردووە من لە ئارک ماپەکەی لای خۆم نامەم بۆ ئەنێرن ئەڵێن ئێستا سەیڤمان کردووە ئەتوانیت ئەگەرەتوێت تەحلیلی ئەو عەرزانە هەست کە سێویستی ئەتوانی بڕۆی حدودی عرزەکانی بۆ دابنیتەوە ینی بەو شێوەیە ئەو کاتە من لێ تەنها لە ئارک ماپەکە کەوان سەیڤیان کردووە ئەچم ئەو ڕووبەرە با بڵێن ئەم ڕووبەرە هەڵەبژێرم ئێکسپۆرت یەکەم بە DWG فایلێک ئەمە شاشەی GPSەکەەوە ئەچم ئیسقاتیانەکەم ئیسقاتی ئاسایی یعنی سەیری کە پرۆسێسەکە بەم شێوەیە تۆ ترانسفۆرمیشن و کۆردینەی سیستم کە هینەکەیت یعنی ناتوانانی لە خۆتەوە بیکەی یعنی زۆر بابەتێکی ئاڵۆزە و بۆ تووشی ئیشکالاتی زۆریش دەکات ئێستا من ئەم ڕووبەرەکە هاتوون هینم کردوێتەوە دوای ترانسفۆرمیشن درێژی ئەم ئارکە ئەمە پێشەوە ئارکەوە گە دیقەت بن درێژەکەی 37 مەتر و 50 خۆی لە ئۆریزناڵەکەیە 37 و 50 وابزان ئەگەر دیقەتی ئەمە بین ئەوەتە ئێسەوە دیار نیە 37.5 من دوای ترانسفۆرمیشن سانتیمەترێکی فەرق داوە یا سەیرەکەی لێرە 25.38 ئەم لایە سەیرەکەی ئەلێرانە 25.38 ینی لاینەکان و ڕووبەرەکەش هەمان ڕووبەری داوەتەوە پێ کە ئەینێرم ئەوان سێئینجاتۆ هەر ئەوە نییە من هەر سەیریم ئەرزەم نەکردوێتەوە ئێستا با بڵێن ئەم پارچە زەویەم هەیە با بڵێن درێژی ئەم لای لە لۆک ئەمە تەمەن فایلی ترانسفۆرمیشنەکەیە ئێستا لەم لایە با بڵێن ئەم لایەم کەچکۆ شکانەوەی شتیایە بۆی لاینەکە باشتر دەکرێت با بڵێن ئەم لاینەم هەیە ئەمە دوای ترانسفۆرمیشن دیقەتی حداسیاتەکانی بن ئەمە فایلی لۆکاڵەکەیە با بڕۆن سەیری ئەم پلانە بکەم 78.8 ئەم لاینە درێژە 78.8 کە ترانسفۆرمیشنم بۆ کردووە 78.8 1 سانتیمتر تێکەوتووە ئەم تێکەوتنەشی چی ینی تۆ حد الإمکان نقطەیەک لە 938 دانرابێت و 75 ساڵ چەندێکەکە ینی تۆ مەزالی حرەکەی هەیە تۆ حد الإمکان ئەمانە کوونە لە شاخا کراوە نازوڵێ بەزەمە بۆریە دۆزیمەوە ئەوەتە JR یان ڕێڕ دوای ئەوە تۆ ئەوەشنا تۆ ئەمە طبقاتی ئەرزی زۆر لە سویدا بەهۆی بابەتی بەستەڵک و بەرز و نزمی ئەرز و حرەکاتی ئەرز و شتەوە تۆ نقاط 80 ساڵ دایبنی معڕزە بۆی بگوێزرێتەوە دوایەوە تۆ سەیرەکەی ئەمە بۆریە کە بۆریەکە ڕێدیوسەکەی بڵێن نیوەتیرەکەی سانتیمێکە 2 سانتیمتر ئەستورە بۆریەکە دێتەوە هەر حد الإمکان خۆ ینی تۆ سەیری کە سەرڕای ئەو هەموو شتەش کە ئیشەکەم چکە نقاتی دوورم بەکارێناوەتەوە هەمووی سانتیمەترێک ینی زۆر لای سفرە داتەوە سەیرەکەی ماکس سانتیمەترێکی داوەتەوە پێم وەلاما کاتیشە مەساحەکە ینی ئێستا بینی دووترین نقطەی وەرگرەوە ئێستا بینی ئەم نقطەیە لەگەڵ ئەم نقطەیە بزانە چەندێکە ئەمە زۆرە نزیکەی 600 مەتر زیاترە تەسەورەکەم 614.8 مەترە یعنی ئەمە کێشەکە ئێستا تۆ لە 614.8 مەتر تۆ لە سلێمانیا بە UTM ئیشکەی لە کیلۆمەترێکا 49 بۆ 53 سانتیمەتر
يعني 30 سانتیم فرق بۆ دروستەبێ هەستیش دەبێت ترانسفۆرمیشن چیەکەی تۆ هاتوویت GPS بە UTM بەکاردێنی حوت پارامیتەر کاتێک بەکاردێت وەکو باسم کرد ئەبێت لە بینی دوو سیستما بیکەی سیستمێکی لۆکاڵی تەواو لەگەڵ سیستمێکی GPS کە ئیشەکەی تەواو بێت یعنی ئەبێ قیاساتەکان یەک قیاس ئێستا لێرە 604.8 بە تۆتاڵ ئەبێ ئەوە نەبێ بە GPS شەر ئەو قیاسەی داوەتەوە یعنی سەیریکە ئەم سیستمەکە لە سویدا دروست کراوە کە تۆ سکێل فاکتەر لە یەکاتە گری دیسانس لەسەر گراوند دیسانس گری دەکەی شەبەکاتی جێدێتی کە یعنی ئەمە 614.8 بە تۆتاڵ بە GPS هەمان قیاسە سانتیمەترێک ئەو فەرقانەی دایەتی سانتیمەترێک فەرق زیاد و کەمەدات تەحویلاتێکات یعنی هینەکان سەیریکە سکێل فاکتەری ئەم پلانە تقریبا 1 پۆین نزیکەی 6 سەفر ئینجا ژمارەیەکی داوە پێم تۆ سکێل فاکتەر چیە سکێل فاکتەر لە بینی با بڵێن تۆ سانتیمێ 2 سانتیمەترێ ئەوەیە ئەداتێ تۆ ناکرێت لەسەر لە سلێمانیا ترانسفۆرمیشنەکەی سکێل فاکتەر 1.00 باتێ یا 1.01 باتێ واتە سەودەکەی دوو خانە سەفر و یەکێک کەمە بە زۆر زۆرە وەرە زەربی هەزاری کە بزانە چەندەکەت یعنی ئەمە کێشەکەیە تۆ یعنی هەچۆنێک ئیشەکەی بێدەم شێوشکێت لە سویدا ئەو سیستمە گریدە کە دروست کراوە ئەو لۆکاڵی ئەم وڵاتە 7,000 پۆینت هەبووە پێش تەکنیکی تۆتاڵ GPS لە 1970 چەند جارێکیش باسم کردو شەبەکاتی قیتار 4,000 کیلۆمەتر شەبەکاتی قیتاریان لەسەردانەوە هێڵی ئاسنی تۆ ئیش کە کراوە ئەمانە هەر لە سەرەتاوە ینی سوید زۆر بەوردی ئیشەکانی کردووە تەنانەت لە سەرەتاوە ینی ستافیان هەبووە لە کاتی شۆڕشی پیشەسازی ئەوانە ستافیان چۆتە ئەفریقا لەسەر خەتی هێڵی ئیستیوا قیاساتیان کردو و هاتوونەتە سەر و قیاسات و ینی ئەم بابەتی جێدێزیە زۆر زۆر ئاڵۆزە تۆ نییە بڵێ من لە خۆمەوە شەبەکە دروستەکەم ئەنی سەیریکە ئەوە کەڕەتی تریش پیشانەمان لە ڤیدیۆکە پێشتر ئەم سیستمە لە سویدا بە شێوەیەکە ئەو بوو لە شاشەی GPS-ەکە پیشانەمە کۆمباین سکێل فاکتەر کە ئاکاتە گری دیستانس لەسەر گراوند دیستانسی یەکە ڕەنگە دیقەتاندا بێ ڕۆتیشن سەفرە هەموو شتەکان سەفرە بۆ ینی سیستمێکیان دروست کردووە گراوند و گریدیان جووت کردووە لەسەر یەک تەبلین لەسەر یەک فەرق نایەت ینی ئەمە با بڵێن ڕۆحی بابەتەکەیە تۆ کە دی گریدی UTM بەکاردێنی گریدی 500 کیلۆمەتری ئەزانین چی دیستۆرشنت تووشە بێت یعنی باسی ئەوە ناکەم تۆ گراڤیتی مۆدێل تەگۆڕێت تۆ لە کوردستانە حەدل ئیمکان گراڤیتی مۆدێل زۆر زۆرە گۆڕێ تۆ لە کوردستانە ئێستا سەیرەکەی لە سویدا کێشەی گراڤیتی مۆدێل هەیە زۆرە بۆ لەبەرەوەی ئەو ناوچانەی لە بەحرەکانە دەریاکانە عادەتەن ئاو وەزنی سووکە بڵێن بارستایی کەمترە گراڤیتی کەمترە سەیرەکەی لەو شوێنانەی شاخ و هینە عادەتەن شاخ و موادی قورسە گراڤیتی زیاترێ لە کوردستانیشە ئەم شتە ئاڵۆزە تۆ فەرقی ئیلیڤیشنە زۆر زۆرە تۆ ئەمە ئەبێت سیستمێکی لۆکاڵی دروستکە یا تۆ سەیرەکەی دی برادەر هەیە پرسیاری کردو ئەڵێ من لە کۆرسەوە داتان بۆ دێ بە تا 20 کیلۆمەتر باشە کۆرس چۆن 20 کیلۆمەتر تۆ کۆرس خۆی بەچی سیستمێک پێناسەت کردو خۆ تۆ کۆرس ناکرێت لە خۆتەوە داتا بێ سیستمەکەی چییە بە UTM پێناسەت کردو بە UTM داتا دێەوە خۆی هەڵێ دوایە کۆرس چۆن لە کوردستانە تۆ هیچ شەبەکەیەکت نییە تعریفت نەکردو دی داتا تا 20 کیلۆمەتر دێ شتیوا چۆنە بێت ئەزانیەوە هەڵەکەی چییە ینی هەڵەی لە ڕادە بە دەریانی زۆرەدات دوایەوە تۆ کۆرس ئێستا ئەگەر لە ناو سلێمانیا بەهۆی گۆڕانی گراڤیتی مۆدێل بەهۆی تۆپۆگرافی ئاڵۆز بەهۆی دیستۆرشنەوە کە توش دەبێ ینی ئەگەر شەبەکەشت هەبێت تەحویلی کەیتە سەر کۆرس لە ناو شاری سلێمانیا بەلایانی کەمەوە بێت 15 کۆرست هەبێت کە ئیلیڤیشن تەگۆڕێ ینی ئێستا ئێمە کە ئیشەکەین لە سویدا با بڵێن من لێرە ئیشەکەم با بڵین کۆرسێکمێت 5 کیلۆمەترە داتان بۆ نێرێت کۆرسێشترمێ لێرە حوتە لە سێتینگی جیازەکانە ئۆتۆسلێکتمان پێوتوە ینی سێتی ماکردوڵین لە نزیکترین کۆرسەوە داتان بۆ بنێرە لە نزیکترین کۆرسیشەوە کە داتان نێریەوە کە ڕەتێتریش پیشانمە با بڵین کۆرسەکەم ئەلێرەیە لە منتیقەیە نقاتی شەبەکاتی کۆنەمێ ئەو شەبەکاتە کۆنەشیان هەمووی تەحویل کردوتە سەر شەبەکەی کۆرسەکە 7,000 پۆینتە ئەو کاتە کۆرسەکەم بۆ ناکا بە ڕفرەنس نزیکترین نقطەی پلان ئەلێرایە با بڵێ من تۆتاڵەکەم لێرایە ئەوەم بۆ کا بە ڕفرەنس با بڵێن پۆینتی ئیلیڤیشنیش ئێرەیە ئیلیڤیشنەکە ینی سیستمەکە لە ڕێی بەرنامەی C++ هەمووی تەحویل کراوە لە ڕێی بەرنامی جیۆمۆس و ترایەنگلیشنۆش ئەوە کە پیشانیشمانە سەی ڤیدیۆکانی پێشەکەن سیستمێکی زۆر ئاڵۆزە ینی GPS تۆ ئەگەر بتەوێت گراوند و گریدت
زود بێت لەسەرێک ئەبێ بەم شێوەی ئیشکێت ئەبێ بەم سیستماتیکی ئیشکەی کۆنتترۆلی ئەو دیستۆرشنا تۆ ناکرێت GPS-ێکی بەدەستەوە بێت بڕۆ ئیش بکەیت و دووسێ داتا دانێت و بڵێ ئەمە شتەکەم تەواوە ئەوە تەواو نییە هەڵەی تەواوە نەک تەواوە ینی ئەوەیە کێشەکە تۆ حەدل ئیمکان هەست ئیشێک ئەەکەیت ئەبێت ئیشەکان یعنی ئەبێت لەو شتە تێ بگەیت ینی GPS بەو شێوەی ئیژ ناکە ینی من زۆر کەس ینی پەیوەندیم پێوەکە هەمووی ئەڵێ هەست بە ئەو هەڵەیەکەین ئەی چۆن ئیشەکەی مادام هەستی پێکەیت ینی خەڵکی تریشەیە کە ئیشەکە هینی کردووە مناقەشەم لەگەڵ کردووە ئەرزانێ یعنی هینەکە پێداگری لەسەرەوەکە کە شتەکەی هەڵە نییە ینی تۆ شتەکە هەڵەیە تۆمە هیچ مەزاریت یانێ چکە بەڕاستی من خۆم تا نەهاتمە ئەوروپا ینی حەدل ئیمکان لە کوردستان چەند ساڵی ئیشم کردبوو خیبرەیەکی باشم هەبوو GPS تۆتەڵ هەموو شتێکم بەکارێنە هەتا نەهاتمە ئێرە کۆرسات و سیمینارات و کۆنفرانسات و دراسەی بەردەوام و کۆنتاکتی بەردەوام و ئەمە چییە ینی شتەکان نەمەزانی بەم شێوەیە تۆ کە هاتیتە سیستمەوە هاتیتە شتەوە ئیشت کرد ئەو کات ئەزانیت کێشەکانی چییە چکە بەڕاستی ئەم بابەتە زۆر هەڵەزە GPS بەو شێوەیە ئیش پێکردنی زۆر هەڵەیە ینی خۆ هەمووی بینین ئێستاکانە تۆ سیرەکەی لە شارەوانیەکانە هەموو کێشەیانێ تۆ سیرەکەی من خەڵکەی ناسم لە پرۆژەی گەورەیە ئیشەکات ئەڵێ هەمووی تەرهیمەکەی ینی هیچ شتێ ناچێتەوە سەریت زادەی سەی سلێمانیان داناوە لە تاسوزۆ بۆ قەرەتۆغان 34 کیلۆمەترە بە UTM کراوە ینی تۆ ئەو نقاطانەی داناوە بڕۆ شەبەکەیەکی مەزبوطی بۆ دروستکە لەو 34 کیلۆمەترە لە هەر کیلۆمەترێکە لە سلێمانیا 49 سانت بزان چەند سانتیمتر چەند مەتر هەڵە بۆ دروستە بێت ینی تۆ بڵێ نیو مەتر دانێ 7 مەتر لە پلانە زەحفەت بۆ دروستە بێ باسی ئیلیڤیشن ناکەم چکە ئیلیڤیشن جێی گراڤیتی زۆر بابەتێکینە ئەی تۆ ناتوانانی بە GPS بڕۆم بەو شێوەیە هینەکەم GPS بەو شێوەیە هیچ ناکات ئەبێ سیستمت دابێت ئەبێ پێناسەت کردبێ زۆر جا پیشانە باوە لە GPS-ەکان لای خۆمە ینی هەتا ئێستا من کە سیڤڵ بەکاردێنم سیڤڵەکە تعریفە ینی بە پێڵێم ئەڵێم بە سیستمی خۆم ئیشم بۆ بکە چکە من بەڕاستی سیڤڵەکەوەتە لێرە ناوی خۆمی لەسەر نووسراوە ئەکاونتی خۆمە چکە سپیە بەکاری دێنم هەموو هینیشتە هەتا سیستمی GIS بەرنامەی ئارک ماپەکەمان هەمووی کۆردنی سیستمی تیا تعریف کراوە زاوە کە ڕەتێکە پلانێکم تەحویلە کە تقریبا 2 ساڵ پێش ئێستاکانە شتێکی وابوو تەحویلم کرد بە بەرنامەی تۆپۆکات ئێستا باسی ئەوەکەم ینی ئەو فانکشنانەی کە لە شاشەی GPS هەیە لە هەموو شەریکەکان هەر لە لایکاوە هەتا ئاگاتە خوارەوە ئەو ترانسفۆرمێشنەی بۆت ئەکات تەقلیدیە وەکو چۆنیتی ئەم تەقلیدی ئەویش تەقلیدیە چۆن پلانێکم ترانسفۆرمێشن کرد بە تۆپۆکات تەبەنێمار بە تۆپۆکات دەکەین تر کاتم هەبوو سوتفا و فانکشن شتم تیا بینوتم با تێستیکەم بە شاشەی GPS-ەکە بە شاشەی GPS-ەکە کە تێستم کرد سەیرم کرد زەعفی تایە ینی هەمان شت نایاتەوە هەمان ئەو نقطانەی کە ترانسفۆرمێشنم پێکرد بە بەرنامەی تۆپۆکات کە بەرنامەیەکی تایبەتە مؤسسەی عامە مەساحە دروستی کردووە و تایبەتیشە بە مۆدێلی سویت ینی مۆدێلەکەی سویت هەم بە پلان کۆردینیت هەم بە ئیلیڤیشن کۆردینیت جێت مۆدێل تیا سەیف کراوە کە ترانسفۆرمێشنەکەی بە 7 پارامیتەر ئەڵێ بەم مۆدێلەی سویت ئەو معادلانم بۆ بەکاربێنە ینی ئەوەیە ترانسفۆرمێشن 7 پارامیتەر کە ئەشیکەیت تۆ ئەبێت سیستمێکی پێناسەکراوت هەبێت پێی بڵێ بەڵێ بەم سیستمە 7 پارامیتەریشم بۆ بکە ئەوەی لە شاشەی GPS هەیە سیستمی تەقلیبیە تۆ لە چی وڵاتی ئیشەکەیت ئێستا باسی ئەوەکە طبعا کە ترانسفۆرمێشنم کرد بە تۆپۆکات پێرفێکت کێشەی نەبوو کە بە شاشەی GPS-ئەکە بە تۆپکۆنەکە کردم کۆردینەی سیستم ترانسفۆرمێشنی تایە هەر ینی بۆ تێستی خۆم کردم تو عادەتەن هەتا تێز نەکەی شتەکان هەست پێ ناکەی سەیرم کە دەوری 20 سانتیمەتر فەرقی لە پلانەوەی تر ڕۆتەیشن و زۆر داتاکانی تێکەڵ کردبوو پەیوەندیم کرد بە شەریکەی تۆپکۆنەوە لە سوید بنکەی فرۆشی سەرەکیان لە سوید لە ستۆکۆڵمە ئێستا بڵێن لێت و وەریش فەرعی دووەمیان هەیە کێشەی نییە پەیوەندیم کرد بە کوڕێکەوە لێ مهندسی پرۆگرامە ئیشەکە وتم شتێکی وام کردووە شتێکی وام توش بۆ ترانسفۆرمێشنم بە تۆپۆکات کردووە تۆپۆکات تایبەتە بە مۆدێلی سوید مۆدێلی سویدی تیا سەیفە
بە مۆدێلی سوید ئەڵێم مۆدێلی سویدم بۆ بەکاربێنە بە تەریقی حەوت پارامتر. ئەمە پرینسیپی ئیشەکەیە. وتی ئۆکەی، وتم بەڵام کە بە شاشەی GPS-ەکە کردومە تووشی شێواندن بۆ دایانی ڕۆتیشن و قیاساتی گەورە و بچوو کردوێتەوە، ینی با بڵێن زاویە فەرقی تایە. ئیتر خۆی پێوتم وتی پرسیارەکەم پەیوەندیەکەم بە بنکەی ڕئیسی تۆپکۆن لە هەموو جیانە وتی لە ئەمریکایە بزانم ئەڵێنسی وتی بەڕاستی من تێبینیەوەم نەکردووە، خۆمان تێبینیەوەمان نەکردووە تا ئێستاش ئەو شتەمانی ئەنی هین نەکردو، ینی فوکوسمان نەخستۆتە سەر. کە پەیوەندی کردبوو بە بنکەی سەرێکی تۆپکۆنەوە بەو نەسە پیان وتویان ئەو کە لە سویدا ترانسفۆرمیشنی کردووە ئەبێت وتویان بە نەسەراحەت پیان وتویان بەو بەرنامەی خۆتان کە تایبەت کراوە بە مۆدێلی سوید ئەوە ترانسفۆرمیشنەکەی تەواوە. ئەوەی لە شاشەی GPS هەیە لە هەر هەموو شەریکەکانی GPS سیستمێکی تەقریبیە چۆن دیوتیان تەقریبیە، ینی بۆ نەسە وتویان ئەمە تێبینیەکی باشە، بەس ئەو کەسێک کە ئیشەکەی کردووە پێی بڵێن شاشەی GPS-ەکە سیستمی تەقریبیە، لەبەرەوەی وەکو باسم کرد لە سویدا ئەو بەرنامەی تۆپۆکادە کە بەکاری دێنین کە ترانسفۆرمیشنی پێ ئەەکەین مۆدێلی سویدی تیاسەیڤە. هیوادارم شتەکە ڕوون بێت، ینی تۆ ئەڵێی بەم مۆدێلە حەوت پارامترم بۆ بکە، تۆ هیچ مۆدێلێکت نییە دی ترانسفۆرمیشنی پێەکەی ئەمەیە، ینی شاشەی GPS مۆدێلەکانی تیاسەیڤ نییە. تۆ سەیرەکە ئێستا لە سویدا ئەو ڕۆژێ ڤیددیۆیەکەکەم لەسەر تۆپۆکات بزانن چەند مۆدێل بەس لە 20 مۆدێل لە سویدایە، تۆ لە هەموو عالەمە ئەم هەموو فایلە قورسە ناکرێت لە بەرنامەی کاپتیڤیتە تۆ یا با بڵێن TBS بزنس سنتەرە یا با بڵێن ماگنێت فیڵدی تۆپکۆنە یا شەریکاتەکانی ترانی بەنام خۆتۆمە ناکرێ ئەم شتە قورسە بێ و پرۆگرامە هەتیاشیان ینی نایکەن چکە تۆڵی هەست وڵاتێکە بێ مۆدێلی خۆی هەبێت بەو مۆدێلی خۆی ترانسفۆرمیشن بکات، ینی ئەو مۆدێلی کە لە شاشەی GPS هەیە هەمووی مۆدێلی تەقریبیە، ینی ئەو شتەش ئەبێ ڕوون بێت، یان چۆن وەکو باسم کردی یوتی یان تەقریبیە ئەو سیستمی کە لە شاشەی GPS هەیە کە ترانسفۆرمیشن و کۆردنی سیستمی پێەکەی سیستمی تەقریبیە. هەڵەیە ئاگادار چکە من خۆم تێستم کردەوە نەک جارێ دوو سێ جاریش تێستم کردەوە هەمان زار، ینی تووشی ئەو شێوانەوە، ینی وتم یەکەم زار خۆ تۆ پرۆسێسەکەشی ئاسانە چیەسی کۆردنی سیستمە ئەو نقطانەی ئەتەوێ فرۆم ئەم نقطانە و ئەو نقطانە دوای نقطانە چی ڕبژێریتەوە کلیکێکی لەسەرەکەی ترانسفۆرمیشنت خۆی هەمووی پرینسیپەکەی وایە. بەڵام ئەوەیە ینی من خۆم تووشی ئەو شتە بووم و بە ڕسمیش ئەو جوابم لە شەریکی تۆپکۆنەوە گرت کەوتیان تۆ بێت ترانسفۆرمیشنیش کەکەیت ترانسفۆرمیشن و کۆردنی سیستمەکەیت ئەبێت بۆ مۆدێلی سوید بیکە، ئەبێ بۆ پرۆگرامی لەو وڵاتەیە کە مۆدێلی سویدی تیاسەیف کراوە ئەبێ بۆ بیکە. ئەوە دەقیقە بزات قسەکەشیان تەواو بوو. تۆ ئەم شتانە ئێستا من نەتوانم لە بەرنامەی سیڤڵیش ینی مۆدێلی سوید سیف بکەم بۆ ترانسفۆرمیشن ئاسانە توانیت، ینی تۆ من لێرە بەرنامەکەم سپیە ئۆنلاینە بڵێن هینیان هەیە سەپۆرتیان هەیە شەریکەی ئۆتۆدیسک ئەچیتە ژوورەوە کە تۆ بەرنامەی سپی بێ یەکسەر ئۆنلاین لە سان دیۆگۆ لە ئەمریکاوە دێنە سەرخەت پێتەڵێن ئەڵێ ئەتوانی بچی ئەو فایلانەیەوە ڕۆژێ پیشانێ دەمۆکو باسم کرد ئەو فایلانەی کە لە بەرنامەی تۆپۆکادەکەیە لە ڤیژوەڵی تۆپۆکادەکە ینی لە تۆپۆکات کە تۆ ئێستا بڵێن لە پرۆگرامە سەیڤ بۆ بڕۆ کلیکی لەسەر کە لێرە فایلەکەی تایە مۆدێلەکانی سویدی تایە توانی ئەو مۆدێلانە بینی لە ڤیژوەڵی سیڤڵە سەیڤی بکەی، بەڵام ڕەنگە فەرقی فایل فۆرماتەکانە بێت ئەوەشت بۆ ئەکەن لە شەریکەی هینەوە بڵێن لە شەریکەی سیڤڵەوە ئەتوانم ئەوە بکەم، ینی ئاگام لێتی چکە چەند جارێ پرسیارشتم هەبوو شتی وردمە بۆ لەگەڵ بەرنامەی سیڤڵ یەکسەر سەپۆرتی ساندیۆگۆم کردو ئەمریکام کردو چکە بەڕاستی لە یوتیوب و شتاشتی ساتحیت پێڵێن بەس کە پەیوەندیەکەی بە شەریکەی ئۆتۆدیسکەوە ئیتر خەڵکی پرۆڤیژناڵیان هەیە، ینی تۆ سێرەکەی لە سیڤڵات و باڵێنەڵی پرسیارمێ لە ترانسفۆرمیشن و کۆردنی سیستم شخصی تایبەتیان هەیە تەنها بەو بوارە چکە سیڤڵ خۆی زۆر بەرنامەیەکی قوڵە دێ لەو بوارە شارەزایی هەیە، ینی وردەکاری بەرنامەکە ئەزانێ دایناوە، ینی ئەوەیە شتەکانیان دەتوانی فایلەکان سیڤکەی و کاتە مۆدێلی سویدی ئاکتیڤکەی، ینی تۆ گەر با بڵێن لە کوردستان ئینشاڵڵا داهاتوە شتێک دروست بێت دەتوانانی مۆدێلەکەی کوردستان بێنی یا لە هەر شارێ مۆدێلێکی تیاسەی بکەی بڵێ بۆ مۆدێلیشم بۆ ئەمەیە ینی شتەکان تۆ ناتوانانی ترانسفۆرمیشن و کۆردنی سیستم بە سیستمی UTM و بەو فانکشنالی لە شاشەی GPS بیکەیت، ینی ئەوە بێت دڵنیا بن هەڵێ چکە من خۆم تێستم کردووە
تۆشیش بە چیە زانی ڕاستە ئاڵێ بە تێستە زانیت و دوای ئەوەش کە خۆم تێستم کردووە جوابەکەم بە شێوەیەکی ڕسمی وەرگرتێتەوە ینی ئەوە نییە بڵێیت هەر شتەکە لە مێشکماما بێتەوە و نەزانم ئەم تەواوە یا ئەو تەواو ئەوەیە شتەکان بابەتەکان تۆزی ئاڵۆزە تر هیوادارم یانی ئەو برادرانەی کە پرسیاریان لەسەر ئەو بابەتانە کردبوو ینی جوابێکی گشتگیر ما بێتەوە جوابی هەمویانم ما بێتەوە وە سوپاس